بەڵێ ئەو کاتێ ئێوە بینەر و بیسەران باش هیوادارم سەلامەت بن و پارێزراو بن لە زۆرێک لە نەخۆشیەکان بە تایبەتی کۆڤید 19. بەڵێ بۆ خۆی سەبارەت بە پاراستنی ژینگە بە تایبەت لە جژنی قوربانی پیرۆز کە قوربانیکردنە بۆ خۆی قوربانیکردن سروتێکی ئاینیە مسلمانان ساڵانە لە تەواوی جیهان ئەنجامی دەدەن. جا بۆ خۆی ئەو قوربانیکردن وەکو پرۆسەیەکی گرنگ بە شێوەیەکی زانستی پێویستە ئەنجام بدرێتن ئەوەیە کە ڕەچاوی پاراستنی ژینگە بکرێت و دواتریش ڕەچاوی پاراستنی سەلامەتی تەندروستی بکرێت لە چەند ڕوویەکەوە بە تایبەتی ئەو بڕەگۆشتە کە دەدرێت بە هاوڵاتیان پێویستە بە شێوەیەک بێتن کە پێشووتر پشکنینی بۆ کرا بێتن بۆی ئەو هاوڵاتی وەری دەگرێت سوودمەند بێتنەوەکو بۆی ببێتە مای نەخۆشی. جاوەی گرینگە ئێستامە باسی بکەین لە ڕووی ژینگەیەکەیە ئەوەیە داواکارم لە ئەو هاوڵاتیانی بە نیازی ئەنجامدانی قوربانیکردنن لە ڕۆژی جژنی قوربانی پیرۆز بە هیچ شێوەیەک لە کوچە و کۆڵان و شەقام و ماڵەکان ئاژەڵان سەر نەبڕن بۆ ئەوەی وەکو لای هەمومان ڕوون و ئاشکرایە وەرزی هاوینە و پلەکانی گەرما بەرزە و دواتریش بۆ خۆت دەزانی خوێن مۆڵگەی گەشەکردنی زۆرێک لە میکرۆبەکانە و دواتریش بۆنێکی ناخۆش و بێزارکەری دەبێتن بۆیە ئێمە پێویستە ئەرچی سەرشانی ئەو ژینگە پارێزانش کەم بکەینەوە کە ڕۆژی جژنی قوربانی پیرۆز ئەوانیش لە پشوونە دێن لە بۆ سەرکار بۆ ئەوەی ئەوانیش وەکو ئێمە مرۆڤن بۆی هیلاچیان نەکەین یاخود ئەو ژینگە پارێزانەی ئەو ڕێکخراوانەی کە لەو ڕۆژە هەوڵ دەدەن لە چالاکی ناوازە و سوودبەخش هاوکار بن بۆی ئەرچی سەرشانیوانیش کەم بکرێتەوە پێویستە هەمومان پێکەوە کارێک بکەین هەم ژینگە پارێزراو بێتن و هەم لایەنی تەندروستیش ڕەچاو بکرێتن. بەڵێ کەواتە ئێمە کە باز لە پاراستنی ژینگەی دەکەین لە بۆ ئەنجامدانی قوربانیکردن بە بۆنەوەی کە چەند ڕۆژێکی کەمی ماوە دژنی قورباندا بێت تەنها ئەوەیە کە لە کوچە و کۆڵانەکان و سەرشەقمەکان ئەنجام نەدرێت یاخود تا چەند گرینگە شوێنێکی تایبەت هەبێت بۆ ئەنجامدانی قوربانیکردن. بەڵێ بەدەستخۆشیەوە هەموو ساڵان بە تایبەتی هەر چوار ڕۆژی جژنی قوربانی پیرۆز گۆشتگا یاخود سەربرخانە فەرمیەکان کراون بەڕووی ئەو هاوڵاتیانی بەنیازی ئەنجامدانی قوربانیکردنن جا بۆیە ڕێنماین بۆ هاوڵاتیانی بەنیازی ئەنجامدانی قوربانیکردنن لە سەربرخانەکان ئاژەڵەکان سەر بۆ بڕدرێتن چونکە لەو شوێنە پزیشک و کارمەندی ڤێتێرنەری پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین لە بۆ ئاژەڵەکە دەکرێتن هەر نەخۆشیەک ببیندرێت لە پێش سەربڕینەکە لە ئاژەڵ یاخود لە ئەندامەکانی ناوەی ئاژەڵەکە ئەو کاتی پزیشکی پسپۆر بڕیار دەداتن ئەو گۆشتە پێویستە بەکار بهێنرێت بۆ خواردن یاخود بسووتێنرێتن و یاخود بفەوتێنرێتن جا ئەو پرۆسە گرینگە لە سەربرخانە فەرمیەکانەوە ئەنجام دەدرێتن نەوەکو بەداخەوە لە کوچە و کۆڵانەکان چونکە تەواوی ئەو پرۆسە گرینگە لەژێر چاودێری پزیشک و کارمەندانی ڤێتێرنەری دەبیتن شوێنەکەش پاکە وەروەها خاوێن دەکرێتەوە بەمادەی پاکەرەوە دەشورێتن نەوەکو بەداخەوە لە زۆرێک لە شوێنەکان دەبیندرێت ژینگە پیس دەکرێتن یاخود ئەو شوێنێک کە ئاژەڵەکەی لێسەر دەبدرێتن خۆڵە یاخود کۆمەڵێک لە ئاسن لەو شوێنە هەنا یاخود بەداخەوە تەواوی ئەو ڕێنمایە تەندروستیانە لەو شوێنە جێبەجێ ناکرێتن کە دەبێتە هۆی زیان لە بۆ هەم ئاژەڵەکە بەداخەوە هەمیش ئەو بڕە گۆشتێک کە دەدرێت بە هاوڵاتیان تەندروست نییە شیاوی خواردنیش نییە. بەڵێ ئێمە بۆی ئەو تۆرەمان هەڵبژاردە بە ئامانجی زیاتر بڵاوکردنەوەی زانیاری وەروە هۆشیاری هاوڵاتیان لە کاتی ئەنجامدانی قوربانیکردن بە تایبەت لە ئێستادا پلەکانی گەرمان بەرزن بەشێکیان لە شوێنە گشتیەکاندا قوربانیکردن ئەنجام دەدەن لەگەڵ ئەوەی کە خوێنی و ئاژەڵە بڵاوە بێتەوە لە هەمان کاتدا بۆنیشی زۆر بڵاوە بێتە هۆی هەرازبوونی دەوروبەری لەگەڵ هۆشدا بەشێک باز لەو نەخۆشیانەشەکان کە بڵاو دەبێتەوە تۆ لێرەوە چی دەگەیەنی تو خوێندنەوە چێ بۆ ئەمە؟ بەڵێ وەکو جەنابی شت ئاماژەت پێکرد بۆ خۆشم پێشووتر باسم کرد
بۆ خۆی پلەکانی گەرما بەرزە وەرزی هاوینە پێویستە ڕەچاوی تەواوی پاراستنی ژینگە بکرێتن بەوەی کە لە شوێنێک ئەنجام بدرێتن تەواوی پرۆسەکە بە شێوەیەکی زانستی ئەنجام بدرێتن کە سەربڕخانە فەرمیەکانە و دواتریش ئەو پاشماوانە یاخود پێستەکەی لەو شوێنە کۆ دەکرێتەوە بە شێوەیەکی زۆر باشووتر نەوەکو لە کوچە و کۆڵان و شەقامەکان بەداخەوە یاخود لە ماڵەکان کە دەبێتە هۆی بێزارکردنی دراوسێکەکەمان چونکە ئێمە ئەو کارە ئەنجام دەدرێتن وەکو عیبادەتێکە بۆی خوای گەورە لێمانی وەربگرێتن و قوبولی بکاتن ناشکرێ ئەو پرۆسەیە ئەنجام بدرێتن بۆی کە دراوسێکان یاخود هاوڵاتیان بێزار بن بەدەست بۆنەکەیەوە یاخود پاژماوەکەیەوە کە خوێنیش مۆلگەی گەشەکردنی میکرۆبەکانە دواتر زۆرێک لە نەخۆشی هاوبەشمان هەیە بۆ خۆی بەپێی دوایین سەرچاوی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO زیاتر لە 850 نەخۆشی گواستراوە هەن لە نێوان مرۆڤ و ئاژەڵ کەواتە بە تایبەت ئەو نەخۆشیە گوازراوانە نەخۆشی تورەگەی ئاویمان هەیە دواتر نەخۆشی تایماڵتامان هەیە کە بەهۆی بەکتریای بڕۆسێلایە وەروها نەخۆشی دەردەپشیلەمان هەیە ئەو نەخۆشیانە بە تایبەت ئەگەر بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ ئاژەڵان نەکرێتن و ئەو پرۆسێ بە شێوەیەکی زانستیانە ئەنجام نەدرێتن دەبێتە هۆی بڵاوبوونەوە جاڕێنمایم بۆ ئەو هاوڵاتیانەی کە ئەو پرۆسەیە ئەنجام دەدەن پێویستە بە چەقۆیەکی پاک ئەو گۆشتە ببردرێتن یاخۆت ئەو دەفر و ئەو کەلوپەلانە بە شێوەیەکی باش بێتن و دوور بێتن لە کاتی هەڵگرتنەکە لە سەوزانەی کە لە نێو دەفرەکەدانە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن یاخود لە کاتی دەست لێدانمان دواتر دەست بە جوانی پاک بکرێتەوە یاخود بشوێرێتن بۆی پارێزراو بین لە تەواوی ئەو نەخۆشیە گوێستراوانەی کە لە ئاژەڵەوە تووشی مرۆڤەکان دەبێتن. بەڵێ ئەمێت کاک بەختیار باز لەو کەلوپەلانە بکەیت کە لە کاتی قوربانیکردندا ئەنجامەدرێت بەشێک بازەوە دەکەن کە پێویستە دەستەوانە و پەنجەوانەی تایبەت بەکار بهێنرێت لە هەمان کاتە بەروانکەی ئاودانەدەر بەشەی نایلۆن بێ بەکار بێت ئەمە بۆچی کە پێویستە لە کاتی قوربانیکردن ئەنجام بدرێت و لە هەمان کاتدا ئەمانە وەکو ئەبێت لە کاتی قوربانیکردندا ئەنجام بدرێت بۆی هەم تەندروست بێت هەم ژینگەش بپارێزێت. بەڵێ بخۆی بەکارهێنانی دەستکێش زۆر گرینگە یاخود ئەو چەقۆی بەکار دەهێنرێت پێویستە پاک و خاوێن بێتن بۆ ئەوەی ڕەچاوی سەلامەتی تەندروستی هاوڵاتیان بکرێتن یاخود ئەو بڕە گۆشتەی کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێتن پێویستە سەلامەت بێت لە ڕووی تەندروستیەوە دواتریش لە ڕووی پاراستنی ژینگەوە پێویستە چەقۆکە تیژ بێتن دواتر لە بەرچاوی ئاژەڵەکە پیشانی نەدرێتن هەروها لە ڕوویەکی تریشەوە بەداخەوە کە دەبینی ساڵانە دووبارە و چەندبارە دەبێتەوە ئاژەڵان لە بەرچاوی مناڵان سەردەبردرێتن ئەوە یەکێک لە هۆکارە زۆر بەڕاستی کارێکی نامرۆڤانەیە پێویستە بە هیچ شێوەیەک ئاژەڵان لە بەرچاوی ئاژەڵی تر سەر نەبڕێتن ئاژەڵان پێویست ناکە لە بەرچاوی مناڵان سەر ببردرێتن چونکە ئەو پرۆسەیە وەکو ئاماژەم پێکرد بۆ ئەوەی سەلامەتی پارێزراو بێتن هەم گۆشتەکەی کە دەرێت بە هاوڵاتیان و هەمیش ژینگە پارێزراوتر بێتن و هەمیش ئەو ڕووداوانە ڕوونەدەن کە دەبێتە هۆی مەترسی بەسەر منداڵان پێویستە لە سەر بڕخانە فەرمیەکان ئاژەڵەکە سەر ببڕێتن چونکە تەواوی ئەو خاڵانێک کە ئاماژەمان پێکرد ڕووناداتن لە شوێنێکە و دەتوانێت نەو بە ڕێزەش کە بە بیانووی ئەوەی پێویستە خۆی لە لای ئاژەڵەکە تەواجدی هەبێتن دەتوانێت یەکێک وەکو وەکیل بێتن لە سەربڕخانەکان تەواجدی هەبێتن هەروەها سەبارەت بە پاراستن بە نەخۆشی کۆڤید-19 بۆ ئەوەی قەرەباڵغی لە کوشتارگەکان یاخود لە سەربڕخانەکان کۆنە بێتەوە پێویستە چەند کەسێک بە وەکالەی چەند کەسێک لەو شوێنە تەواجدیان هەبێتن زەختێکی واش لەسەر سەربڕخانەکان دروست نەکرێتن بۆی پرۆسەکە بە باشووتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە بچێتن پێویستە هەموو لایەک هاوکار و هەمانجیەک بین بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەو سروتە ئاینە جێبەجێ بکرێتن.
بەڵێ ئەو هاوکار و هەمانگەی کە تۆ ئاماژەی پێکەیت پێویستە تەنها لە منداڵان بە دوور بێت یاخود بە بەرچاوی ئاژاڵانی ترۆنە بێت وکو ئاماژە پێکرد لە هەمان کاتدا ئەو کەسێک کە خاوەنی ئاژاڵەکەی واتە ئەوەی کە ئاژاڵەکەی کڕیوە بۆ ئەنجامدانی قوربانیکردن پێویستە لەوی شۆ بە دوور بێت تەنها ئەوەی کە سەری ئاژاڵەکە ئەبڕێت ئەو پرۆسەکە ئەنجام بات و بە دوور بێت بە تەواتی لە خەڵک یاخود چۆن. بەڵێ وەکو جەنابیشت ئاماژت پێکرد بەڵێ پێویستە دوور بێتن لە بەرچاوی منداڵ سەر نەبدرێتن دواتر لە ئاژەڵ لە بەرچاوی ئاژەڵی تر سەر نەبدرێتن یاخود ئەو چەقۆی بەکاردەهێنرێتن نیشانی نەدرێتن لە بەرچاوی تیژ بکرێتەوە دواتریش وەکو جەنابیشت ئاماژت پێکرد بۆ خۆی پرۆسەکە زۆر زۆر بە پێویستە ڕەچاوی چەند خاڵێکی زۆر زۆر گرنگ بکرێتن لە کوشتارگە تەواوی ڕێنماییە تەندروستیەکان جێبەجێ دەکرێتن لایەنی پەیوەندیدار بەو پرۆسەیە کە پزیشک و کارمەندانی ڤێتێنەرین تەواجودیان هەویتن ناکرێتن لە شوێنێک بێتن چونکە وەکو باسمان کرد ئاژەڵ نەخۆشە کە پشکنینی بۆ نەکرێتن ئەو ئاژەڵە سەر ببڕدرێتن چونکە دەبێتە هۆی گواستنەوەی زۆرێک لە نەخۆشیەکان دەبێتە هۆی مایە کارەسات نەوەکو خێرکردن چونکە خوای گەورە دایمەن شتی باش لە ئێمە داوا دەکاتن ناکرێت ئێمەش کارێک بکەین بە شێوەیەکی خراپتر بشکێتەوە بەڕاستی جا پرۆسەکە ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەیەکان بە تایبەتی ئەوانەی کا لە سەپاراستنی مافی ئاژەڵان دەکەین هەوڵ دەدەین زۆرترین هۆشیاری لە دەستگا ڕاگەیەندەکان بڵاو بکرێتەوە ئەو دەستگایانێ بیرا و نووسرا و خوێندراوە بۆ ئەوەی ئەو ڕووداوانی ساڵانی ڕابرد و ڕوویان داوە ئیم ساڵ کەمتر بکرێتەوە یاخود هەڕوون نەدرێتن جا دەستخۆشین بۆ جەنابتان و تەواوی ئەو دەستگایانەی کە هاوکار و هەماهنگن بۆ ئەوەی دەنجی ئێمە بگات بەو هاوڵاتیانەی بەنیازی ئەنجامدانی قوربانیکردنن. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش و بڵاوکردنەوەی زیاتر زانیاری و خۆشیاری بۆ هاوڵاتیان. سوالی جەنابی شت تازە ئاماژەت پێکرد بەڵێ ئەو ببوورە ئەو پرسیاری جەنابی شت بەڵێ بۆ خۆی ئاژەڵی بچووک و گەورەمان هەیە بۆ ئاژەڵی بچووک با بڵێن بۆ کەسێک کە قوربانیکردنەکە ئاژەڵی گەورە بۆ حەوت کەسە دەکرێت چەند کەسێک لەوێ ئامادە بن ئەگەر تەواوی خێزانەکەش لەوێ ئامادە نەبن یاخو کەسێک بۆ وەکالەتی تەواوی ئەندامانی خێزان لەو شوێنە دەتوانێت ئامادە بیتن بۆ ئەوەی هەم قەرەباڵغی لەو شوێنە دروست نەبێت بۆ خۆ دەزانی خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان ساڵانە قوربانی دەکەن بۆ ئەوەی ئەو قەرباڵغی یەکەم بێتەوە دواتریش بەهۆی پەتای کۆڕۆناوە بۆ ئەوەی هاوڵاتیانیش پارێزراوتر بێن ناکرێتن لەو شوێنە تەواوی ئەندامانی خێزان کۆ ببنەوە یاخود ئامادەیان هەبێتن لە کاتی سەربڕین یاخود جێبەجێکردنی پرۆسەی قوربانیکردنەکە. بەڵێ لە قسەکانی پێشودا ئەماژەت بۆ کرد کە ئەو ڕووداوانەی لە ساڵانی ڕابردوو ڕوویداوە بۆ هیوان کە ئەم ساڵ ڕوونەدات ئەمێ باس لەو ڕووداوانە بکەیت کە لە ئەنجامی قوربانیکردندا ئەنجام ئەدرێت و تا چەند هاوڵاتیان هاوکارن لە دروست نەکردنی قەرەباڵغی لە کاتی قوربانیکردن. بەڵێ بەداخەوە تاوەکو ئێستا وا تێگەیشتون کەوا دەکرێت تەنیا قوربانیکردن لە ماڵەکەی خۆیان بێتن ئەو خوێنە لە ماڵەکەی خۆیان بڕژێتن بەداخەوە بێجگە لەوەی ڕەچاوی پاراستنی تەندروستی یاخود سەلامەتی بڕی گۆشتەکە بکرێتن کە دەدرێت بە هاوڵاتیان دواتر لە مەیدانی لەو مەدانانەیە کە کڕین و فرۆشتن یاخود مامەڵە بە ئاژەڵەکان دەکرێت بەداخەوە بە شێوەیەکی نامرۆڤانە مامەڵە لەگەر ئەو ئاژەڵە دەکرێتن تاوەکو دەگەیەندرێتە ناو ئۆتۆمبیل یاخود سەربڕخانەکان بەوەی کە بەدار لێ دەدرێتن یاخود بە شاغ ڕادەچێشرێتن ئازاری ئاژەڵەکە دەدرێتن دواتر بەداخەوە لە کاتی سەربڕینەکە چەقۆیکە لە بەردەم تیژ دەکرێتەوە یاخود ئاژەڵ لە بەرچاوی ئاژەڵی تر سەردەبڕدرێتن یاخود لە بەرچاوی منداڵان ئاژەڵەکە سەردەبڕدرێتن دواتر بەداخەوە پێستی ئاژەڵەکە یاخود پاشماوەی ئاژەڵەکە بە شێوەیەکی زۆر ناشیرن لە سەر کۆڵانەکان یاخود لە شوێنانەی کە چۆلەوانی نەفڕێ دەدرێتن کە بۆنێکی ناخۆشی هەیە و دواتر وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەی گەرمایە کە مێش و مەگەز دەبێتە هۆی گواستنەوەی زۆرێک لەو نەخۆشیانە بە تایبەتی و ئاژەڵانەی کە هۆکاری زۆرێک لەو نەخۆشیانەی
لەسرە کە ئێمە بە چاو نایبینین بە تایبەت لە ماوەی ڕابردوو کە نەخۆشی تای خوێن بەربوونمان هەبوو کە نەخۆشیێکی گوێسەرەوەی بەهۆی مێش و مەگەزەوە تەواوی ئەو حاڵەتانە تۆمارکرا و دیکۆمنتمان کرد هیوادارین ئیمساڵ ئەم حاڵەتانە نەبینینەوە هەمومان هاوکار و هەماهنگ بین بەوەی کە ئەگەر قوربانیەکەش دەکرێتن بە دەستخۆشیەوە سەرۆکایەت شارەوانیەکان بە تایبەتی سەرۆک شارەوانی هەولێر بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە تەواوی ئەو ئەوەی بەڕێوەبەرایەتی شارەوانیە چەند شوێنێکیان دیاری کردووە ژمارە مۆبایلەکانیشیان بڵاو دەکرێتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانە پاشماوەکان یاخود ئەو پێستا لەو حاویانە دابدرێتن کە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی ئاماژەیان پێکردووە یاخود بڵاویان کردوتەوە چل لە دەستگا ڕاگەیەندەکان یاخود لە سوۆسیال میدیاکان بۆ ئەوەی بتواندرێت ژینگە پارێزراوتر بێتن بە تایبەت کە ئیمساڵ وەکو هیچ ساڵانی تر نییە پلەی گەرمی زۆر بەرزە دواتریش بۆی پارێزراو بن لە زۆرێک لەو نەخۆشانێک کە ئاماژەمان پێکرد و باسمان کرد. بەڵێ ئەمێت باز لەو شوێنانە بکەیت کە ئەماژە پێکرد پێویستە پاشماوەکانیان لێدا بندرێت. ئایا ئەو شوێنانەی کە دیاریکراوە بۆ خستنەڕووی پاشماوەکان و کردنی پاشماوەکان لەو شوێنانەدا دوور لە هاوڵاتیانن لە هەمان کاتدا بەشێک بازەوە دەکەن پێویستە پاشماوەکان بسووتێندرێت. ئایا ئەو پاشماوانە چیان لێدت کە لەوێش دادەندرێت؟ بەڵێ بۆ خۆی بە شێوەیەکی زانستی دەبێت بسووتێندرێتن ئەگەر پرۆسەیەکە لە سەربڕخانە فەرمیەکان ئەنجام بدرێتن و ئێمە پێمان باشە ئەگەر لە سەربڕخانەش نەبێتن بۆ خۆی ڕێسایکلین دابدرێتن نەوەکو بۆ پاشماوەی ئاژەڵ بۆ زۆرێک لە پاشماوەکانی تر بۆ دووبارە بەکارهێنانەوە بۆ پاراستنی ژینگە بۆ ئەوەی تەواوی ئەو ڕێکارانی دەگیرێتە بەر لە نەوەکو لە پرۆسی قوربانیکردن بۆ تەواوی پیسکەرەکانی ژینگە بۆ شوشە لە بۆ لایلۆن لە بۆ کاخەس بەکار بهێنرێتن شوێنەکان بڵاو دەکرێتەوە لە دوایەوەی سەرۆکایەتی شارەوانی کۆبوونەوەی دەبێتن لەگەڵ بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لەو کەمپانەی کە دیاریان کردووە یاخود ئەو شوێنانێک کە حاویان لێدانراوە هاوڵاتیان دەتوانن لە نێو زەرفێک کە سەرەکەی داخراو بێتن بۆ ئەوەی نەدڕێتن و ئەو پاشماوانە زیاتر بڵاو نەبێتەوە بۆ ئەوەی بۆنێکی بێزارکەر و ناخۆش دروست نەکاتن شوێنەکان دیاری دەکرێتن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بڵاو دەکرێتەوە ژمارە مۆبایلەکانیش بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لە نزیکترین شوێن بڕی ئەو پاشماوانە لێدا بندرێتن و کۆ بکرێتەوە. بەڵێ باست لە کارمەندان و هەروە پزیشکانی ڤێرتنەری کرد ئەمە بزانم تا چەند ئەم پزیشکانی ڤێرتنەری بە تەنگەوەی ئەم هاوکاریەوە دێن لە ئەنجامدانی پشکنینی ئاژەڵەکان پێش سەربڕین هەروەها دوای پرۆسەی ئەنجامدانی سەربڕین و قوربانیکردن. بەڵێ بەدەستخۆشیەوە پزیشک و کارمەدانی ڤێتێنەری وەروەها ستافی سەربڕخانە فەرمیەکان هەر چوار ڕۆژی جژنی قوربانی پیرۆز لە سەرکارن بەدەستخۆشیەوە هیلاک دەبن ماندوو دەبن تەنها بۆ ئەوەیە کە پشکنین لە بۆ ئاژەڵە بکرێن لە ڕووی سەلامەتی تەندروستیەوە هەم بۆ ئەو هاوڵاتیانەی کە ئەو بڕە گۆشتیان بەدەست دەگاتن هەمیش گۆشتێکی سەلامەت و تەندروست بدەنەوە دەستی ئەو هاوڵاتیانی بەنیازی ئەنجامدانی قوربانیکردنەکەن بەڵێ ئەوان هیلاک دەبن ماندوو دەبن کاتی پشووە لە زۆربەی دام و دەستگا حکومیەکان بەڵام ئەوان لە سەرکارن جێگەی دەستخۆشیەوە پێزانینم بۆ پزیشک و کارمەندانی ڤێتێرنێری هەن کە ئەو پرۆسەیە بە شێوەیەکی زانستی ئەنجام دەدەن جێگەی دەستخۆشیەوە هیواداریشم هاوڵاتیان ئەو ماندی بوونە بەرز بنرخێنن بۆ ئەوەی ئاژەڵەکان هەرچەند ئەوان هیلاکتر دەبن هەرچەند ئەوان زۆر ماندوو دەبن بەڵام پێویستە لەو شوێنە کە سەربڕخانەی فەرمیە یاخود گۆشتەکانە ئاژەڵەکان ببەنە ئەو شوێنە بۆ ئەوەی ئاژەڵەکان تێدا پرۆسەی قوربانیکردنەکە لەو شوێنەی ئەنجام بدرێتن. بەڵێ کاک بەختیار دەکرێت بگەینە ئەو خاڵەی کە بۆ ئەوەی هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئاینی لە ڕووی پاراستنی ژینگەی و تەندروستیشەوە تەنها لە کوشتارگەکاندا سەربڕین ئەنجام بدرێت.
بەڵێ بەخۆی لە ڕووی ئاینیەوە پاراستنی ژینگە پاراستنی ژیانە ئێمە پێویستە لە ڕووە ئاینیەکەەوە خۆزگە مامۆستایەکی ئاینی لێرە تەواجودی هەبووە پرسیارەت ئاراستەیوی کردوە بەڵام بۆ خۆی لە ڕووی ئاینیشەوە ئێمە مسلمانین چونکە وەکو باسم کرد خوای گەورە شتێکی باش لە ئێمە داوا دەکات بۆیە پێویستە ئەو پرۆسەیە بە شێوەیەک بێتن کە هاوڵاتی تر ئەزیەت نەدرێتن بە بۆنەکەی کە بڵاو دەبێتەوە یاخود بەو پاشەڕۆیە دواتر ژینگە پارێزان پێویست ناکاتن هیلاچیان بکەین کە پشووی فەرمیە ئەوان لە کارن بۆ ئەوەی ژینگە پاک بکەنەوە دواتر بەدەستخۆشین بۆ ڕێکخراوە ژینگەییەکان کە هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز بە تایبەتی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکان کە لە چەند ڕێکخراوەکی ژینگەی پێک دێت هەوڵەکانمان بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە یاخود لە هەندێک کاتدا دابشکردنی زەرفی نایلۆن دەبێتن بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانە بە باشترین شێوە گۆشتەکان یاخود ئەو بڕی پاشماوانە کۆ بکەنەوە لەو شوێنانە هەڵی بگرن تەواوی پرۆسەکە وەکو عەڵقەیەکە ئێمە تەواوکاری یەکدرینە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی ژینگە پارێزیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە پێویستە ڕەچاوی تەواوی خاڵەکان بکەین ئەگەر بمانەوێتن ئەو قوربانیە قوبول کراو بێتن ئەگەر بمانەوێتن بە شێوەیەک ئەنجام بدرێت خوای گەورە پاداشمان بداتەوە بەوەی کە ئێمە قوربانی ئەنجام دەدەین پێویستە ڕەچاوی تەواوی ئەو خاڵانەی کە تازە ئاماژەمان پێکرد بیکرێتن ناکرێتن بەنیازی ئەنجامدانی قوربانیکردن بێن بە شێوەیەکی نادروست گۆشتێکی نادروست بدرێت بۆ هاوڵاتیانە دواتر ژینگە وێران و پیس بکرێتن دواتر ئەو کارمەندی شارەوانیەکان هیلاک بکرێتن بۆ هاوینە یاخود بەرزبوونەوەی پلەی گەرمیە تەواوی پرۆسەکە پێویستە بە شێوەیەکی باشتر لە ساڵانی ڕابردوو ئەنجام بدرێتن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەختیار خالید وتەبێژی بۆردی ڕێکخراوەی ژینگەیەکانی هەولێر بەشێک ڕاستەخۆ لەگەڵمان بۆی سپاس بۆ زانیاریەکان و ئامادەبوونت. بێگومان لە بەرنامەی باین بەرکردستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام دوای نابڕێک و ئەگەڕێین.